پۆنت واتای گۆماو. ئێمە زاراوەی بربەستی خاکی لە بەڕێوەبەرایەتی ئاودێری سلەیمانی بەکارهێنین. زیاتر لەسەر چەم و شیوەکانی کوردستان پشت بە بارانە بەسن بۆ پڕکردنی بربەستەکانمان. بەنداوی بەڵخە و ئەلیاوە ئەمە لێرا شتێکی وا دروست کراوە، شتێکی هەر زۆر نمونەیە لەبەرەوەی هەم گوندی گومەتە و گوندی مەسۆی و گوندی ئەلیاوا و گوندی بەڵخە ئەمانە سوودێکی یەکجار زۆری لێ ئەبینین. گرنگیەکەی لەوایە ئەم پۆندانە یەک کۆکردنەوەی ئاو کە سوودێکی زۆری هەیە بۆ ئاوی ژێر زەوی. پۆنت ئەگەر زاراوەیەکی کوردی بێن لە جێ پۆنت واتای گۆماو. ئێمە زاراوەی بربەستی خاکی لە بەڕێوەبەرایەتی ئاودێری سلەیمانی بەکارهێنین. پۆنت ئەڵبەتە بەندا و تەسنیفەکرێ بە چەند بە پێی خەزن و بەرزیان تەسنیفەکرێ بە بربەستی گەورە، مامناوەند، بچووک. ئێمە لە بربەستی بچووکیش بچووکترە پێڵێن پۆنت کە بەرزەکانی ئەگۆڕێت. باشتر وایە کە پۆندەکان زۆر گەورە نەبن چونکە تەعامل لەگەڵیا تۆزەیە قورسە بێ. ئەم بربەستانەی ئێمە ئەم بربەستە خاکیانەی ئێمە زیاتر لەسەر چەم و شیوەکانی کوردستان پشت بە بارانە بەسن بۆ پڕکردنی بربەستەکانمان. هەڵکەوتەی شاخ و شیوی کوردستان تۆپۆگرافی ناوچەکەمان الحەمدوللا زۆر گونجاوە بۆ دروستکردنی بربەستی خاکی. ئەم پرۆژانە لە ڕاستیا کەوتە خانەی زاراوەیەک هەیە پێڵێن وتر هاروێستین، دروێنەی ئاو بە کوردی بڵێن ئەگەر یاکۆکردنەوەی ئاو، کە ئاعتیماد پشت بە بارانە بەستن بۆ کۆکردنەوەی ئاو لە پشتی ئەو بربەستانەوە. سپاس بۆخوا لەبەر دوو هۆکاری چاک کە ناوچەکەمان ئەو سیفەتانی تایە ئەم کارەی ئێمە گونجاوە. یەکێکیان بارانبارین کە ڕێژەیەکی باش لە ناوچەکەمانە کە ئەگەر ئێڤەرج بەڕی بارانبارین حساب بکەین بۆ نمونە لە سلەیمانیە لە پارێزگای سلەیمانیا 650 بۆ 700 ملیم ساڵانە بارانە بارێ. ناوچەی قەرەداغ تەقریبەن نێتە 800 ملیم. ئەم بڕە بارانە کیفایەتە بەسە بۆ ئەوەی کە ئەم پۆندانە پڕبن ساڵانە. دوو هەم هۆکار شکل و شێوازی تۆپۆگرافی هەڵکەوتەی شی و پێکهاتەی شیوەکانمان چەمەکانمان ئەمەش گونجاوە کە ئەتوانی بربەستەکە لەنایە دروستکەیت و نیسبەتێک ڕێژەیەکی باش ئەو کۆکاتەوە. پۆندی هەرەوەزی ئەمە بۆ ئەو کەسانەیە کە خۆیان ئامادەییان هەیە کە پۆند یا بربەستی خاکی دروستکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەو یاسایی دەرکردووە کە هاوکاری ئەو جوتیار و فەلاحانە بیا کە ئەیانەوەیە بربەستی خاکی دروستکەن. ئەمە بە شێوەی ئەوەی کە ئێمە ئەگەر حکوومەت خۆی نەیتوانی دروستیکە ئەو پۆندە، جوتیارەکان هاوکار بن لە دروستکردنی پۆندەکە. ئەویش بەوەی کە بتوانن نیسبەتێک ڕێژەیەک هاوکاری دروستکردنی پۆندەکە بکەن بە
وەکوڵێ ئەیدی عامیلە کاری کرێکاری یارمەتیان با یا پێشکەشکردنی زەویەکە ئەو کاتە هاوکارێکە بۆ ئەوی ئێمە بتوانین ژمارەیەکی زیاتر لە پۆن دروستکەین لە ناوچەکە و قازان بگەینین بە جوتیارەکان بە لادەکان. ئەو بنەما زانستیانە چەند هۆکارێکەیە چەند مەرجێک هەیە کە لەو شوێنە ئەبێ ببێ. یەکێکیان یەکەم هەنگاو ئەبێت لە ڕووی جیۆلۆجیەوە پێکهاتەی جیۆلۆجی ناوچەکە لەسەر چینێ بێ کە ئاو گلباتەوە ئاو بپارێزێ، یعنی وەکو عەرەبەڵێ غەیر نەفاذە، چینێکی کە نێڵێ ئاو دابات، تەبەقەیەکی تند بێ کە ئەمە زیاتر لە پێڵێن کلەیستۆن یا ساندستۆنێکی چاک. ئەمە یەکەم ئەبێ لە ڕووی جیۆلۆجیوە چینەکان گونجاو بن بۆ گلدانەوەی ئاو. دووهەم حەوزێکی گونجاوی هەبێت، یعنی سا تۆ ئەچیتە شوێنێک سەیرەکەی ڤی شەیپێکە بڵێن لە شەوەی ڤیا و لێژێکی زۆری هەیە بە بەرزێکی زۆر ئاوێکی کەم کۆکاتەوە. ئەگەر شوێنەکە تا ڕادەیە تەخت بێ و حەوزەکەی فراوان بێ ئەمە هۆکارێکی ترە کە گونجاوە. اینجا بوونی ڕێژەیەکی باشی باران، ئەمەش خۆی بۆ خۆی ضرورە. الحەمدلله ئەم فاکتەری سێهەم مەوجودە. چوارەم زاراوەیەکە پێڵێن کاچمنت ئێریا، حەوزی هێنانی ئاو، ئەو ڕووبەرەی کە ئەگەر باران بارێ هەموویەتە ئەم شیوە. ئەوە گرنگە کە زۆر جار شوێنەکە گونجاوە، شوێنەکە پێویستیان بە و پۆندە هەیە بۆ بربەستە هەیە، بەڵام لەبەرەوەی کاچمێنتەکەی کەمە، حەوزەکەی کەمە کە ئاو بێنێت ناتوانیتەوە بربەستەکە پڕ نابێت. لەبەرەوە ئەو کاتە ئەگەر دروستی شیکەی پۆندەکەت پڕ نابێت لە ئاو. ئەم بربەستانە زۆر زۆر گرنگن و زۆر زۆر پێویستیشن بۆ هەرێمی کوردستان، بۆ بژانەوە و ژیانەوەی زیندووکردنەوەی لادەکان. خۆتان نەزانن بەهۆی گۆڕانی کەش و هەوا، بارودۆخی تێکچوونی کەش و هەوا، ژینگە تێکچووە نیسبەی بارانبارین کەم بۆتەوە، ڕێژەی بارانباری کەم بۆتەوە. اینجا بەهۆی کە ڕێژەی بارانبارینیش کەم بۆتەوە وای کردووە کە ئاوی ژێرزەوی بەکاربێنین. زۆرێک لە کانی و کارێزەکانمان وشک بوون. بەڕای من ئەمە باشترین هۆکارە، ئامرازە بۆ ئەوەی کە بتوانین تەعویز و جێگرەوەیکی ئەو کانی و کارێزانە بکەین، بەوەی کە ئەم بربەستە خاکیانە دروستەکەین و ڕێژەیەکی باش لە ئاو کۆ دەکرێتەوە. ئەگەر ئێمە بتوانین بۆ نمونە بچیتە شیوێکەوە، مەسەلەن 100 مەتر پان بێت، 12 بۆ 15 مەتر بە بەرزی 12 بۆ 15 مەتر بربەستی دروستکەین و 200 بۆ 300 مەتر ئاو بگەڕێتەوە، ئەو بربەستە نزیکەی 100 بۆ 150 مەتر سێجا ئاو بگرێ. ئەمە وەکو ئەو وایە کە ئاو دابین کردبێ بۆ 50 بۆ 60 دۆنم، بەراوکردنی 50-60 دۆنم. ئەمە سەرەڕای ئەوە زۆر کات لە هەندێک حاڵەتە ئەبێتەوەی بژانەوەی کانی و کارێزەکان لە خوارەوە. ئەکرێ سامانی ماسی، سامانی ماسی ئەوە بە ئاشکرا دیارە ئیسفادەی هەیە بۆ ئەوە. وەڵای لەگەڵ ئاوا زۆر بێ ئاوی، قەزێ ئاو هەتا ئێساتێ بڕوا بکار بە تەنکەر ئاومان بۆیە و ئەیتر داواکارین لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزتانەوە دەنگمان بگێنن لایەنەکان و
ئەم ئاومان بۆ دابین کە وەکو سنووری ناحی سێوسێنان ئێمە هەتای ساتێ هەر بە تەنکەر ئامان بۆیە و وەزعی کشت و کاڵ و فەلاح هەر زۆر خراپە لەم کاتە بەهۆی بێئاوی و بەهۆی ئەوە بێبەروبوومیە زۆر خراپە وەزعەکە و ئەتر بۆ فەلاحەتیش ساڵانەی تر لە وەختا گشتی دەسەکا بە جووت و دروێنە و ئەتر وەڵحاصل جووت ئەکرێ و گەنمەچێنین و لە کاتی وەرزی هاوینە دەسەکەی بە دووربینەوە. گرنگیەکەی لەوایە ئەم پۆندانە یەک کۆکردنەوەی ئاو کە سوودێکی زۆری هەیە بۆ ئاوی ژێر زەوی ئەگەر کانی و کارێز لەم سنووری ئەم بەنداوی کە ئێمە دروستیەکەین هەبێ ئەی بژێنێتەوە سوودەکەی ئەوەیە سوودی زراعی هەیە کشتتوکاڵی لە ڕووی کشتتوکاڵیەوە ئێمە پۆندمان هەیە لە مەنتیقی گەرمیان تەنانەت مرۆڤەکان ئاوی لێخۆنەوە بۆریان ڕاکێشاوە بۆ ئاوخواردنەوە بەکاری هێنن کە ئەوەنە ئیسفادەی هەیە هەروەها زیاتر بۆ ئاژەڵداری کە منتیقی قەراقسان پرۆژی ئێمە لە منتیقی قەراقا زۆر احتیمام بە ئاژەڵداری هێن ئەو بۆ ئەوە هە زۆر سوودێکی زۆر باشی هەیە هەتا بۆ ئەو شوێنانی کە دێمە ئەتوانی بە ماڵتۆر ئاوی لێ باو بیکا بە شوێنێک و بەروبوومی هەبێ بۆ ئەوانش زۆر ئیسفادەی هەیە. بەنداوی بەڵخە و ئەلیاوە ئەمە لێرا شتێکی وا دروست کراوە شتێکی هەر زۆر نمونەیە لەبەرەوەی هەم گوندی گومەتە و گوندی مەسۆی و گوندی ئەلیاوا و گوندی بەڵخە ئەمانە سوودێکی یەکجار زۆری لێ ئەبینین و لەبەر ئەوەی ئێمە ژیوادارین شتێکی ئاوامان بۆ دروست بکرێ لە سنوورەکەمانە و بتوانین کشت و کاڵ و بەروبوومی لێوەربگرین و واروەها ئەو ئاژەڵانشی کە بەخێو دەکرێت لەو کاتا زەرورە لە کاتی هاوینە خاص ئەو شتە هەبێت تۆ ناتوانانی لە شوێنێک کە بڕۆی بۆ شوێنێکی دوور بۆ ئاو بێئاوی بەڵێ سوودەکە ئەوەیە خەڵک ئەتوانێت ئەگەر بێ ئاو بێ بە تەنکە تەرگەری هەبێت چێ ئاوی لێنێت هەروەها بێت و ئاژەڵی لێ ئاوەدا ئەی هەموو شتێکی وەڵا هەموو زەرورە والحاصل ئەتوانی زەرعاتی لەبەرا بکەی خەلەی لەبەرا بکەی مەرەزەی لەبەرا بکەی ئەگەر شتێکی ئاوا دروست کرێ زۆر چاکە تا ڕادەیەکی زۆر شتێکی ئاوامان بۆ دروست بکرێ ئێمە دەستخۆشییان لەکەین واروەها من وەکو خۆم بیستی بێتم ئەڵێن بەنداوێت دروست دەکرێت لە سنوورەکەی خۆمانە بەسە تا ئیساتێ هیچ لایەنێک و هیچ بەرپرسێ ناتووە بڵێ کاکە ئەم پرۆژەتان بۆ دەرچوو ئەمەتان بۆەکەی پێگەیشتی ئەتر ئەشۆ بلا ئەوەی تیا کاتی دەنگدان ئیشان بە تۆی و یان هەرچیان دوێ کابراوتی یان بەسەر تاوەڵەن کاکە ئەمەتان بۆکەین وەتان بۆکەین والحاصل لە هاوینە بڕوا بکە ماڵی وا هەیە خۆی بە پارەی خۆی بە تەنکەری خۆی ئەچێ ئاوەکڕێت و ئاو دابینەکە و هەتا ئیساتێ لە ناحەکەمانە ئێمە ئەم هەموو گوندەی بەسەرۆیە خانە بۆ ئێمەیە بەڕێز بەڕێوەبەری ناحەی سێوسێنان ئەو خۆی ئاماژەی بۆ تەنکەرەکان داوتیانە کاکە ئەو ماڵانەی کە بێئاوە ئاویان بگێنن لەبەرەوەی بێئاویە لە مەزاح خاصە لە ئیسەیشە مەسۆیی هەروە بێتەوە گوندی ئەلیاوا و ئەمانە هەمیان بە تەنکەر ئاویان بوەڕەوە. زیانەکان ئەکرێ ئەو دار و درەختێک کە لە سنووری ئەو حەوزایە زۆر جار مەجبورە بینە و دارانە ببڕینەوە بۆ ئەوەی کە نەبن بەژێر ئاوەوە و بگەنێ بێتەوەی گاناندن و پیشبوونی ئاوەکە ئەمە یەکێکە لە ئەسبابی ئەم ئاوەی کە کۆ بێتەوە شوێنی سەدەکە زۆر جار زەویەکان هی جوتیارێکن تا ڕادەیەک ئەبن بەژێر ئاوەوە ئەوەش زیانێکی گەورە نییە بەڕای من بەعام ینی سوودەکانی زۆر زیاترن لە زیانەکانی. ئەم شوێنەی کە لێرە لێی وەستاین ئەم بربەستی خاکیە لە گوندی بەڵخەی خوارووە پێڵێن عەلیاواش
ئەم بربەستە ئەکەوێتە ئەو گوندەوە خزمەتی چەند گوندێکەکە یەکیان بەڵخەی خوار و مەسۆیی گومەتە بەڵخەی سەر و ئەو زەویانەی کە لە بەردەمی ئەم شیوان بربەستەکە لە ئەرزی تەبیعیەوە لە گراوند لیڤلەوە 25 متر بەرزە و لەم بەر بۆ ئەو بەری چەمەکە تقریبان 110 متر درێژە ئەوە بەرزەکەی وتمان 25 مترە بێ توانای گلدانەوەی 345,000 متر سێجا 345 ملیۆن لیتر ئاو گلاتەوە کە ئەتوانێ 150 دۆنم بۆ 200 دۆنم می پێ بەراو بکرێ خزمەتی ئەوەندە زەوی پێ بەراوە کرێ تقریبا 650 بۆ 700 متر ئاوە گەڕێتەوە ڕوبەری سەرفەزی ئێریاکەی کە پڕە بێت نزیکی 50,000 زیاترە 50,000 متر دووجا. سەقاچەکە ناوەکە خۆی بە خۆیەتی واتە بە خاک و خۆڵ ئیشی تیا ئاکرێت لە سێ بەش پێگیە بەشی یەکەمی ئەپستریمە کە لای دەسە چەپمەکات بەشی پێشەوەی بەنداوەکە ئەکات پۆندەکە ئەکات بەشی ناوەڕاستشمان کلەیکۆرە و بەشی دواشمانەوە ڕۆکفێڵە ئەلبەت مەبەستم پێشەوە و دواوە هەردووشی ڕۆکفێڵە بە تەبقی 40 سانتیمەتری دانراوە بەشی ناوەڕاستی کلەیکۆرە کە لە خۆڵێک پێک هاتووە تەواو بربەست ئەگرێت لە تێپەڕاندنی ئاو یەکێکە لە بڕگە سەرەکیەکانی پۆندەگەش ئەم تەبقەیە بە شێوەی 20 سانتیمتر 20 سانتیمتر ئەکوترێتەوە ئەلبەت ئەم پرۆژانە زیاتر لە وەرزی هاوینە ئەکرێ لە مەوسمی بارانە ئەم ئیشانە تۆزێ قورسە بۆیە بەشی ناوەڕاستی پرۆژەکە کە کلەیکۆر بە کلەیکۆرەکرێ و 20 سانتیمتر 20 سانتیمتر دوای ئاڕشێن و کتانەوە ئەکرێت و اینجا دوو نمونەی لێوەرەگیرێت لە فەحسە لە تاقیگەی مووقعیمان هەبووە نمونەی لێوەرەگرین لە 195 MDD بات اینجا ئێمە ئۆکەی ئەەکەین کە تەبقەی داهاتوو ئیشی لەسەرکرێ بە هەمان شێوە ڕۆکفێڵەکانیش کە چینە ئەو چلە 40 سانتیمتر 40 سانتیمترە بەشی پێشەوە بەشی دواوە ئەمەیان جیاوازە ڕۆکفێڵی پێڵێ بە تێکەڵەیە موادەکەی لە موادێکی تێکەڵەیە ئەوەی کە ئێستا ئەیبین تقریبان یەکێکە لەو نمونانە ئێستامە ئیشەکەمان هاتۆتە سەر سنتەر یعنی پۆندەکە گەشتێتە کۆتاییەکی تقریبان ئەگەر باسی بەرزی بکەم لەسەر ڕووی ئاستی دەریاوە ئەم پۆندە لە یەکەم لێر کە دەستمان پێکردووە ئلیڤیشنەکەی 651 بووە ئێستا کۆتاییەکەشی 676 واتە بەرزی پۆندەکەمان 25 مترە. ژمارەی بربەستەکان تا ئێستا جێبەجێ کراون 11 بربەستی خاکیمان جێبەجێ کردووە دوو دانەشی ئەم ساڵ بەرەو تەوابوونە ڕۆن کە بربەستی خاکی بەڵخە و دەرەوەیانە لە قەرەداغ هەندێکیان لە ناوچەی چەمچەماڵە هەندێکیان لە قەرەداغە دانێکیشان لە هەڵەبجەیە ئەم بربەستانەمان جێبەجێ کرد لە بەڕێوەبەرایەتی ئاودێری سلێمان بەگشتی زیاد لە ملیۆن متر سێجا ئاو ئەگرن خزمەتێکی باشەکە بە سامانی سروشتی وەکو باسمان کرد بۆ بەخێوکردنی ماسی بۆ کشت و کاڵ بۆ چاکردنی ژینگە بۆ سیاحە و گەشت و گوزار ڕووە ئیجابی و باشەکانی زۆرە. بەداخەوە لە ناوچەی ئێمە تا ئێستا بربەستی هەرەوەزیمان نەکردووە ومێ دەکەین ئینشاءڵڵا بتوانین هاونیشتیمانیان جوتیارەکان خەڵکی گوندەکان هاوکارمان بن کە ئێمە بەڕاستی ڕخنەیەکمان هەیە لەوەی کە خەڵک خۆی بربەستی خاکی دروستەکە ڕخنەکەمانەوەی کە بە شێوەیەکی زانستی دروستی ناکەن بربەستی خاکی پرۆژەیەکی حەساسە هەستیارە
بۆی هەیە زیانی لێ بکەوێتەوە ئەگەر بە شێوەیەکی زانستی دروستی نەکەی یا ئاوی لێ ئەڕوا احتیمالە بڕوخێت سبەی ڕۆژ کە ئەو خەڵکانێک کە لە دامێنەوە لە خوارەوە ئەژین بۆی هەیە گیانی هاوڵاتی لەبەرەوە ئێمە تەشجیعی هاوڵاتیانەکەین کە بێن لە ڕێی بەڕێوەبەراتی ئاودێری سلێمانیەوە ئەو بەڕێبەراتیان کە تایبەت بە سەد لەیەوە ڕێنمای و شتی پێویست هاوکاریانەکەین لە ڕووی هوەریەوە بربەستەکانیان دروست بکەن کە ئەویش کە نووسنگەیەکی ڕاوێژکاری تایبەتمەند شارەزا لە سەدا دیزاین شتەکان بۆ ئەکا دوایی لە دایرە تەصدیقەکرێ و لە کاتی جێبەجێکردنەکەشیا تیمی بەڕێوەبەراتی ئاودێری سلێمانی کەسانی شارەزا لەگەڵیان نانێرین بۆ جێبەجێکردنەکە. بربەستەکان دروستمان کردوون هەندێکی جوتیارەکان خۆیان ئیسفادەیان لێ کردووە بۆ کشت و کاڵ و بۆ ئاژەڵداری و هەندێکیشیان بە دەوروبەرە ئاویان لێ بردو بۆ خان و ماڵەکانی خۆیان و لە پلانیشمانە هەیە بە تایبەتی ئەم بربەستە کە پرۆژەیەکی ئاودێری بۆ تەسمیم بکەین تەقسیمی کەین بەسەر لادەکانان بۆ ئەوەی بە شێوەیەکی دادپەروەرانە ئیسفادە لە ئاوەکەی بکەن. لە ڕاستیە ئەم پرۆژانەی ئێمە سوود دەگەێنێ بە کۆمەڵە جوتیار و کۆمەڵە جوتیاریش زیانیان لێ ئەەکەوێ بەوەی کە شوێنی بربەستەکە جاری وایە پارچەیە زەوی کشت و کاڵیە بێ بەژە سەدەکەوە یا خەزانەکەی کۆگای ئاوەکەی بەشێک لە زەویە کشت و کاڵەکان هینەکە. ئەمە بووەتە گرفت لە هەندێ شوێن کە زیان لێکەوتوەکان ناڕازین و ئەبنە ڕێگەل لە دروستکردنی. بەڵام خۆشببختانە کۆمەڵی خەڵک هەیە کە جێگرەوە ئەیەن بەو جوتیارانە لەبری ئەو زەوی کە بڵێ نەبێ بەژێر ئاوەوە یا بێ بەژدەستە دەکەوە لەلایەن خۆیانەوە خەڵکەکە زەوی هەیە لە خوارەوە زەوی ئەدەن بە وەکو خزمەتی و کەسایەتی کێشەکانمان بۆ چارەسەرەکەن. گرفتێکی گەورەی وا نییە لە ڕاستیە چونکە زیاتر لە ڕێی داواکاری خۆیانەوەیە پێشەوەی بێن بۆ لای ئێمە ئەڵێین ڕەزامەندی گوندەکە جوتیارەکانمان بۆ بێنن بۆ ئەوەی تووشی ئەو کێشە و مەشاکلانە نەبێت. دروستکردنی ئەم بربەستانە بۆ هەندێ لادێ یعنی ژینوی کردوێتەوە. بربەستێ دروست کرا لە زمانی منەظەمەی فاوە بۆ ئێمە دیراسە و لێکۆڵینەوە بۆ کرد بەنداوەکان دروستیان کرد. بربەستی حەسەن کەنووشە لە لادەیەکە لە چەمچەماڵ زۆر ناوچەیەکی دوورە لە قۆناغێکا کە ئێمە لێکۆڵینەوە شتمان بۆەکردن خەڵکێکی زۆر 15 ماڵێکی لێبوو دوایی بە بۆنەی وشکە ساڵی و نەبوونی ئاوەوە وردە وردە لاتەکە چۆڵی کرد یەک ماڵی تیامە. ئەلحەمدوللا دوایی کە بربەستەکە دروست کراوە پڕ بوو لە ئومێ دەگەڕایەوە و خەڵکێکی زۆر حتا بۆ جەنابتم باس کرد کە ڕۆژە ڕۆشتین ئەم تەیر و نەورەسانە ئەهاتن لەگەڵ دوو برادەریکە ئەیانا بەلای ئێمە پێم وتن ئێوە لەم زمانە تێگەن وتیان نەوەڵا وتم ئەمانە وەک بڵێ زمان حاڵیان ئەڵێ زۆر خۆش حاڵین زۆر سوپاستانەکەین کە ئەم لە موشکە ساڵی و لەم بێ ئاوێ ئێمەتان ڕزگار کرد. بەڕاستی جێگەی ئومێدە. یەکێک لەو نمونانەی کە لەم مەجالە سەرنجی ڕاکێشام ئەوە بوو دکتۆر عەدنانێکە بوو کە دیراسە و لێکۆڵینەوەی بربەستی بۆ کردین لە دایرەکە گێڕایەوتی لە ئوردون مەحازر بوون لە زانکۆی ئەمیرە عەلیا شازادە عەلیا لەوێ لە ناوچەیەکی وشک و شیودۆڵێکی وشکە بە خۆتان نەزانن کە ئوردون ڕێژەی بارانبارینی کەمە. وتی کە هاتم گەڕام بە چوادەوری ڕۆژێک سەیری زانکۆکەم کرد و چوومە دەرەوە سەیرەکەم شیوێک لە تەنیشتایەتی شیوێکی بچووک. ئیتر بیرم لێ کردەوە کە
ئەگەر بتوانین بربەستێکی بچووک گۆماوێ دروستکەین ئەم نیسبەتە ڕێژە بارانە ئەکرێ ئیسفادە لە ئاوەکەی گلید بینەوە و ناوچەکەی پێسەوزکەین حەدیقە و شتەکانی زانکۆکە پێ ئاو بدێرین. چون بۆ لای سەرۆکی زانکۆ قبوڵی کرد سەرۆکی زانکۆکە ئیشەکەمان جێبەجێ کرد. دوای ئەوە نیسبەتێ باران باری ئەلحەمدولیلا ئاوێکی باشمان کۆ کردەوە بە ئاوەکەی ئاوی حەدیقە و باخچەکانی ناو زانکۆکە بە چواردەورە کۆمەڵێ دارسنە و بەر و درەختی باشمان ناشت. پاش چەند ساڵێک مەلیکی ئوردون هات سەردانی زانکۆکەی کرد. سەیرەکە ئەمە چییە جاران ئەم دار و درەختن نییە، ئەمە چۆن ئەمە تانچاندەوتیان وەڵا ئەمە فکری دکتۆر عەدنانەوتی. دکتۆر عەدنان کێوتیان وەڵا مامۆستایەکی عێراقی هاتۆ بۆ زانکۆکەمان محازرە ئەوتی بڕۆن بەم بانکن. دەربانیان کردی ئەم فکرێ چۆن دۆزیەوتی وەڵا من خۆم تایبەتمەندی و ئیشوکارم دیزاین و لێکۆڵینەوەی لەسەرسەد ئەم فکرم بۆ هاتۆ سپاس بۆ سەرۆکی زانکۆش کە هاوکاری کردین لە ئاوەکەی ئەم دار و درەختەمان ناشتەوە. ئێمەش بەڕاستی نمونەمانەیە ژاڵەی مەملەحەمانەیە لادەیەکن لە ئەو قوڵایی گەرمیانە لە سەنگاو بە هەمان شێوە یعنی ئەگەر ئەو پۆندەی ئێمە کە بۆمان کردن 150,000 مەتر سێجایەکە گرێ یعنی ئەگەر ئەو پۆندەنەوە چەندین جار لێم بستون ئەنو ئێمە شۆڵمانە کرد. بەڵام ئەلحەمدولیلا بەبوونەی ئەو پۆندەوە بگرە عەدەدیان زیایی کردووە، عەدەدی ئاژەڵ و مەڕووماڵەتەکانیان زیاکە، کشت و کاڵی پێەکەن بۆ بەکارهێنانی ماڵەوە بەکاری ئێنن. ئیسفادەیان زۆرە ئەم پۆندانە. ئێمە وڵاتەکەمان و جیهان بە بگشتی بەرە وشکە ساڵی و گۆڕینی کەش و هەوای جیهان باران کەم بۆتەوە ئەمانە بووەتە هۆی ئەوەی کە هەم بارانەکە کەم بۆتەوە هەمیش ئاوی ژێرزەویەکانی و کارەزەکانمان بەڕاستی بەرە وشک بوون ڕۆشتووە. بە تایبەتی هۆکاری کەمبارانیە و دووبارە لێدانی بیرێکی زۆر. ئەمە وای کردووە کە ئاوی کانی و کارەزەکان کەم بێتەوە. بەڕای من چارەسەر بۆ کەم ئاوی لەو شوێنانەی کە گونجاوە ئەم بربەستی خاکیان بۆ بکەین کە وەکو باسم کرد ئەچێتە خانەی وەتر هاروێستین دروێنەی ئاو. بۆیە یەکەم جار ڕوو ئەەکەمە حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگی بەم بابەتەبا بۆ چارەسەرکردنی کەم ئاوی بۆ ئەوەی کە لادەکانمان ببوژێنەوە و بوژانەوەی ئاوی ژێرزەوی ئەمە هۆکارێکی گرنگن و هەروەها داوا لە هاوڵاتیانەکەم گوندنشینەکان جوتیارەکان کە هاوکار بن بۆم ئیشانە کە تیمەکانی بەڕێوەبەرایەتەکان کە سەردانی مۆقیعەکانەکەن هاوکار بن لە دیاریکردنی شوێنەکانە کێشە دروست نەکەن بۆ تیمەکان چونکە بەڕاستی ئەمە خزمەتێکی گەورەیە بە هەر لادەیە کە بکرێت.